ئەگەر لەم دنیا سێچ دێکەن قسمەت ئەگەر لەم دنیا سێچ دێکەن قسمەت هەواڵ و دووەم سێوەمی شەرخوەت هەواڵ و دووەم سێوەمی شەرخوەت مۆرەی مارد بوو یا دوعاد لێم کرێ مۆرەی مار بوو یا دوعاد لێم کرێ ئەقڵێ وەک من زە چۆن شێت کرد تواو دنیام پێبەن بە سەر و پۆسە و تواو سنەم پێبەن بە سەر و پۆسە و نایگۆڕم لەگەڵ شەوێ لای دۆسە و زۆر کەس ئەناسم کە پارەدارن زۆر کەس ئەناسم کە پارەدارن بێکەڵک و نەزان یاخو زۆردارن بەڵام ئەوانەی کە خاوەن بەهران بەڵام ئەوانەی کە خاوەن بەهران زۆر بەیان ڕۆڵەی برسی و هەژاورن بێپارە دەنگی ناگاتە گوێی کەس بێپارە دەنگی ناگاتە گوێی کەس پیا و پارە بووی قسەی نرخی هەست پیا و کە پارەی بوو قسەی نرخی هەست جیمام وساکاوە سڵاو لە ئەستودیۆ سەباح